بەڕاستی کەوەی دیفاع بکە لە زندانی سیاسی و لە شەهید و لە پێشمەرگە لە بەغایەکێتی نیشتمانی کوردستان کەسێکی تر نییە، هیچ حیزبێک نییە بتوانێت شان بدا لە شانی یەکێتی لە بەغا یەکێتی دڵسۆزی خۆی دەرئەخا لە بەغا بۆ جەماوەرەکەی بۆ جەماوەری کورد نەکە بە جەماوەرێکی خۆشی. بەڕاستی کە پاڤێڵ چووە بەغا هەوڵیدا بۆ پێشخستنی موچا بۆ هەڵدانی موچا بۆ هەڵدانی چەسپاندنی موچا بەڕاستی جێی دەستی دیارە. جا ئێمە بۆ هەڵبژاردنەکەیش ئیشەڵا بە حەول و خۆی خوا لە ناو جۆماوەرە قسەی خۆمانەکەین، نەک بڵێن بە قسەکردن بە کردار. جەماوەری یەکێتی پشت بەسن بە حیزبەکەی خۆیان. من بڕوامەیە لەم هەڵبژاردنا یەکێتی دەنگی خۆی دێنێ، دەنگی باشیش دێنێ لەبەرەوە جەماوەرەکەی لە دەست نەداوە، جەماوەری ماوەیەکێتی خەڵک ئەڵێ خەڵک لێی هەیە گازندەی هەیە بەڵام بێ خۆشەویستی و ئەحبابی لە دڵا ماوە یەکێتی نیشتمانی کوردستان. ئێمە چوونەتە دەرماڵی وەها وتومانە گلەی بووە گازندەی بووە، بەڵام لە تەک ئەو شاوتێتی ئیشاڵا ڕۆژی هەڵبژاردن ئامادەم ئەو گلەی گازندە دەنەمەلاوە. چارەسەرەکان لە بەغدا بەیەکێتیەکرێت؟ بەڵێ چارەسەرەکان لە بەغدا دیفاعکردن لە شەهیدان و لە پێشمەرگە و لە زندانی سیاسی و لە ملەتی کورد بەعام یەکێتی تویان چارەسەری بکە و هەر یەکێتیش گوێ بنەوە ئازانم لە گشت لە هەموو حیزب باشتر گوێ لێگیرێت، لە جەباغا گوێ لە یەکێتی باشتر لێگیرێت. هیواداریشم ئینشاڵا ئیشی باشتری بکە و یعنی عەلاقە و باشی لەگەڵ حیزبەکانی شیعەیش و سوننەش بوەسێت و ئینشاڵا ئیشی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان سەرکەوتنەوە دەست بێنێت. باشم حیزب بچووکانی دیکە کوربا حیزب بچووکانی دیکە چیان پێکرێت، چیان کردو لەمەوە پێش، چیان پێکرێت چیان پێکرد هەر بۆ شەواشەکاری ئەم حیزبەیە بۆ ئیتری ئیشیان پێ نییە، بۆ شەواشەکاری خەڵکە لە چاوی خەڵک چیان کردووە تایسەدەکی، چیان پێ کام پرۆژەیان کامیشیان کام کاریان هیچیان نەکردو تایسەدەکی. خەڵکیش ئەزانێ بەڵام ئەوەی ئەزانی ناحەزە خۆی لە گێلەکە ئازانەیە چیان پێ ناکرێت چی ناکە. بەڵێ ئەوە هەیە تەنها بە یەکێتی و بە یەکێتی ئەکرێت و بە یەکێتی نەکرێت بە کەس ناکرێت. لە بەغاژێکێتی ئیشەکات و دوای دەرش ئەکرێت دوای هەڵبژاردنی دەرەکەوێکێتی چی کردووە چی ناکە. بڕیارم داوە ئیشاءالله بە خۆم و ماڵ و مناڵ و قەومەکەمەوە ئیشاءالله هەر لەوە پێشیش دەرکەوتەوە بۆ کۆمیتەکان مڵ من کە حەمەی بەلوود لە دەنگدانەکانە چی کردووە چیەکات.